ئیشی من ئیشی خۆشییانە هەموویش ماتەمین و خنکانی خەڵکو و داک و بابە هەتا مردن چاوێ لەسەر و ئاوێ باوکێک کوڕەکەی هەر لە باوەش بووە لە ژێر ئاو پێکەوە خنکاوە. لەوانەیە بابەکە زانی بێتی دەخنچێن و بەو شەوە کەس نەبوو بەهانایانەوە بچێ منداڵەکەی لە باوەش کردی ئەرە وەڵا بەوەیان بابەتی سەر و جادوش بابەتێکی باوە. سەرمینە قفڵ و زنجیری پێوەیە بوو کە شوشەم ینی نەخۆشەکە دەینێن بێتاقەتە ناو سیارەکە کزە کە دەینە ئەو جێوەگەەوە بیانی مریشکێک سەر بڕی و سەری بڕی بەڕلای دەکەی هەر دەپەڕێ ئەو های لێ دێ بابزانام کتێکی شتەیە تووشی نەخۆش شەکرە بۆ لەو ماوەیە ئەویش هە لەسەر جەنازە دامنە لەسەر ئیشی جەنازە دامنە ئەو کچە بەڕاستی ینی زۆر ڕێگرە لە ئیشەکەشم. من ناوم زانا ئەبوو بەکرە ناسراوم بە زانا غەواز تەقتەقی تەمەنم 31 ساڵە. ئیشی من غەواستیە تەرم دۆزینەوەیە لە هاوین لە زستانە هەر کەسێک پێویستی بە من بوو بێ بەردەوام هاوکاری خەڵکمان کردی و لەگەڵ خەڵکا بووین. هیوادارم ئینشەڵا هیچ کەسێک ئیشی بێ ئێمە نابێ ئیشی بە غەواسی نابێت، بەڵام من وەکو زانا غەواز تەقتەقی خزمەتکاری هەموو خەڵکێکم و بەبێ جیاوازی لە هەموو عێراقش نە کوردستان لە هەموو عێراقش هاوکاری خەڵکمان کردووە. کاکزانەوە بزانم پۆدکاستی ئەو جارەمان پۆدکاسێکی زۆر خۆش نییە، زیاتر بابەتی ماتەمینی و پرسە و تەرمی لە خۆ دەگریتن. ئەرێ وەڵا ئیشی من ئیشی خۆشییانە هەموویش ماتەمین و خنکانی خەڵکو و ئەوانەیە بەداخەوە خەڵک گوێ لە ئامۆژگاری ناگرێ بەردەوام ئێمە ساڵانە کە لە مانگی سێدادێ هەتا دەگاتە مانگی 11 بگرە مانگی 11 جەنازەمان دۆزیتەوە بەردەوام بە دوی جەنازەی خەڵکەوەین. کاکزانە بە خۆت چەند ساڵ دەبی ئەو کارە دەکەی؟ من بە خۆم 32 ساڵم تەمەنم لە 8 ساڵی 7 ساڵیەوە مەلەوانم، بەڵام لە 8 ساڵی و 7 ساڵیەوە هی ئەوە نییە و دەستکاری جەنازەشت بگەی بچووکە تقریبان 15 ساڵ دەبێ و ئیشە دەکەم بەس غەواسیەکە لە مێژنێ فێر بوویم ینی لۆ ژێر ئاو بە غەواز بچێ ژێر ئاو، بەڵام پێشتر کە کەسێک دەخنکار لە تەقتەق لە سنوورێکی خۆمان لە بچوپێکی بچووکەوە بۆ هەر دەگەڕێن هەتا یەک مانگ. پێشتر ئەو شتە باشانە نەبوو، ئێستا غەواسێ بە لەمە مەچنی چاکەیە پێشتر بێک چوپۆ دەگەڕین و بە دوی جەنازەی خەڵکو و جەنازە زۆر دەفەوتە ئەو کات چکە ئەشیان نەبوو دەگەڕای لەسەر و چوپە دەگەڕا لەسەر ئاو کابرا گیر بوو بایە نەدەزانین لەکوێ نەدەزانین، بەس ئێستا غەواس ئەلحەمدوللە باشترە. یەکەم تەرم کە دۆزیتەوە چ کاتێک بوو؟ ئەگەر لە بیرت دوێ حتمما بەو خوا بزەبت لەبیر نییە، بەڵام شەر نییە من جەنازەکەم دیت بێتەوە هەر لە 14 ساڵ 13 ساڵ بێن پێش ئێستا تەرم دۆزرایەوە لە مەترقی خۆمان لە دیاری بووین هەر دیاری بوویم ینی خەلچیکە هاتینە دیاری تەرمی کەشم زۆر دیتەوە، بەڵام ئەوەی بە خۆت بەدەستی خۆت تەرمەکە دۆزی بەدەستی خۆ ساوێن جەمال لە ماوەت هینامە دەرێ و زۆری کەشم هەرینە لە ماوە سیانی کەشم هینایتە دەرێ ئەوە چوار هەر لە ماوە چوار هینایتە دەرێ لە داغۆق لە پردێ لە تەقتەق لە دوکان لە هەموو شارەکان لە ڕانیە لە هەموو شارەکە هینایت مەدەرێ لە خەبات. وابزانم کاری ڕزگارکردنی خەڵک چیش دەکەی لە خنکان؟ الحەمدوللا هەتا ئێستا چەند کەست ڕزگار؟ الحەمدوللا 300 بەبانەوە ڕزگار کردیە تا ئێستا 300 کەس چکە خەڵکانێک لەوانەیە برێ ئەو ژمارە زۆر زۆرە نەخێر ئەو ژمارە زۆر نییە تو ئەگەر بەلەمێکت پێ بوو بەلەمێ گەشتیاری ئیشی گەشتیاری پێ بکەی بڕۆ پارکانی تەقتەق جمعانان لە پێنجشەمەوە برێن پێنجشەم عەسرەکەی و هەتا دەگاتە ڕۆژی شەموو ئێوارەکەی ئەو پارکانە قەڵەباڵغێکی زۆری لێ خەڵکی کەرکووک و هەولێر و سلێمانی و هەنووع شار لەوێن ئەوەی کە دێ لە مەزبەح فێرە مەلەوانیەک بووە مەترێک 2 مەترە ناو کاشی خانبان دێ لێ خۆی دەرێ مەلەوانم هەر 3 دقی پێ ناز دەبێتە زیڕە و هەراهۆریا کورە خنکا ڕزگاری دەکەم ئەوەیە. ئەدی زۆرترین کات لۆ دیتنەوەی تەرمەچی چ تەرمەک بووە؟ جار وا هەبوو 7 ڕۆژ بە دوی گەنجێک گەڕایم نەمدیتەوە و نەش خنکایە گوتیان خنکایە لە پێش چاوی کامیرە لقمی ژێر ئاو بۆ 7 ڕۆژ بە دوی گەڕایم نەبوو دوای توتە ناو شاخ و داخانە و ئێستا لەو جەنازەیان هیلاکی کردین ئەو جەنازەی خەبات ئەو هەرچیە 24 ڕۆژ ئەوڕۆ 23یان 24 قەڵەت نەب جەنازەی کەش هەبوو یەکمان گەڕاین بەڵام دیترایتەوە. لەو تەرمانەیە تێزە دیتەوە زیاتر بە کامی کاریگەر بووی؟ بە هیچ کاریگەرنی بە هیچ خەفەت بوو هیچ جەنازێک ناخۆم بەس بۆ کەس و کارەکەی هەر جەنازەکە بدینمەوە زۆر بەلام و ئاسایدی کە بناو بەتانیەک و جەنازەم هەیە دیتمەوە نازانم چێشە و دوایش دوسێ ڕۆژ دوای ئەو خەبەریان دایتم وڵا کاکە و کەسوکاری ئێمە بۆ خنکایە 18 ڕۆژ 19 ڕۆژ ناو ئاو بۆ بە تێکچووی کردمە ناو بەتانی و لە خەستەخانم داە نازانم چێش لۆ هیچ جەنازێک من کاریگەر نەیم تێک ناچم بە هیچ بەس بۆ خاوەنەکەی
بە کەسوکارەکانیان بە زیاتر کەسوکارەکەی تێکدەچی ئەو تێکدەچێت. دایک و باوکانێک کە بەڵێ بەوان تێک چکە ئەوان هەتا دەمرن لە دڵیان دەرناچێت مردیەکە تازەتەوە ڕوحی شاد بێ و ڕۆشتەوە و چۆزی خۆی بەڵام زیاتر لەوان بە کامی کاریگەر بووی بە کەسوکاریان وڵی بڵێم چی هەمووی هەر ناخۆش ئەوەی من دەرمی نابێ هەمووی منش دەرمەی نابێ هەمووی تەبعاً هەر ناخۆشانی جەنازە هەبووە بۆ کەسوکارەکەی زیاتر وێران بووی. ئەو کاتێک کە تەرمەکان دەبینیەوە چاستە کتەیە نمونە بە تایبەت ئەوانێک کە زۆریان پێدەچیان خانەوادەکەی زۆر تکاو ڕجا دەکەن و کاتێکی زۆر دەبات باوەڕ کە ئێستا و جەنازە هەرچیە ئێستا و جەنازە هەرچیە بەس بزانم لە بن شاخەکەی و برێن زانە بچێ بن شاخە قاچێکت دەشکێ بەس قاچێکت دەشکێ بینە دەرێت کێشەم نێ بەس قاچێکم بشکێ بچمە بینمە دەرێ چکە زۆر ناخۆشە و ئایلێ هەموو لێ سووتان وێران بوون خێمەیان هەرگرت ناخۆشە بەڕاستی کەسێکت بفەوتێ لە بن ئاو چکە ئەو داک و بابە من دەزانم کەسی کەم دیوە داک و بابە هەتا مردن چاوێ لەسەر و ئاوێ هۆکاری زۆربوونی ئەو هەموو خەڵکە کە دەمرن بۆ چ دەگەڕێنەوە بە تایبەت ئەو سەوابزانم بەراورد بە پارت زۆرتر بووە ڕێژەی مردن ئەگەر غەڵەت نەبم پار بە 150 شتێک کەس خنکانی نەک بە سنووری هەولێر سنووری سلێمانی سنووری ڕانیە سنووری پردێ و داقوق و ئەوانەش نزیکە لە خۆمان ئاوی لێ ینی لە داقوق کەس دەخنچێ دەر کاکزانە بگێ لە منتیقەی شێوان مەز و بارزان و لە هەر جێک دەر کاکزانە بگە ینی هەمووی هەر خنکان هەمووی فەرقینی هەر هاوڵاتیە بەڵێ حاڵەتەکەی لە پار ئەو کاتانە زیاتر ئێستا ئەو شوێنانەی دێکەوە بزانام خۆت هیچ لە سنووری تەختەقی و لە سەرەتاییشەوە هەر لەوێ فێری مەلەوانی بووی بەس سەردانی چەند ناوچەت کردیاتە ئێستا بۆ دۆزینەوەی تەرم چیتمە داقوق چیتمە دووبس خوارد و بزش هاتیتمە پردێ چیتمە دوکان چیتمە ڕانیە چیتمە شێوان مەزن چیتمە گەلی علی بەک چیتمە چۆمان چیتمە ماوەت ئەنی ئەوە تەختەق هیچ و خەبات هەروەتر منتیقی خەبات لە بگرە لە گەلی علی بەگە و بەرە خوارە تا دەگاتە لە بن پردی گوێڕ جەنازەم دیتیتەوە ئەتا دەگاتە بن پردی گوێڕ ئەوانم هەمووی کردی ئەوەندەم لە بیرە نازامی کەشم کردیە بەڵام هەرەوەندە ما لە بیرە چۆن شارزای ئەو هەموو ناوچە جیاوازەی ڕەنگە داقو ژێر ئاوەکە زۆر جیاواز بێت لە چاو ئەوەی کە لە تەختەق هەیە یان ئەوەی کە لە بارزان هەیە باوەڕکە من هەموو جار دەڵم ئەگەر جەیەک شارەزانە بم ئەوە هیچ ئەگەر بە بەلەم بچی ئەو هیچ ئەگەنا چ پێکت پێ بێ و چوپە ینی وەگەوەیە کە تەواو ژیانت دەپارێزێ ئەو جاژ ئەگەر هەر مەلەوانێک نەترسا قەت هیچی نایە بەس نەترسی بەڵام بشێوێ و تۆزێک ئاو چوە قڕ بشێوی بترسی ئەوە هیچ بەس مەترسی هیچ لێنایە ئەوانەی کە دەشخنچێن من هەموو جارە و قسەی دەکەم هەر قسێش دەکەم لەوانەیە صاحب مەزبەحەکان پێیان ناخۆش بێ و قسەی دەکەم بەڵام ڕاستیەکەی ئەوەیە دوسێ حاڵەت هەیە من بە بچای خۆم دەیدینم منداڵێک بە 25,000 لە مەزبەحێک فێر دەکەی دەستیەکانت پڕهواکە دەستیەکان پڕهوا دەکا لەو مەزبەح 20 مەتر درێژە کاشێکی پاک و خاوێن منداڵە فێرە مەلەوان دەکەی لەسەر ئاوەکە خۆی ڕدەگرێت دوای دێتە زێ لە زێ یەکەم ساردە قات سڕ دەکە جارە گوتی لە ڕدەگرێت دەڕۆی کاتێک باگادی لە جێشکەی بە مەسافێکی 5 دقات 200 مترت دەبە 300 مترت دەبە سرت دەسوڕێ ئەوە حالەتێکی خنکان ئەوانەی کە لە مەزبەح فێر بووین هەر لە مەزبەح مەلەوانی بکەن مەسنە دەم ئاوی سەریع و تیش ئەوانەی کە لە مەزبەح ئەوانە حالەتی یەکەم ئەوانەی کە دەخنچێن هی دووەم چەند گەنجێک هەیە ینی هەر بە عشاری قسە بکەین هەندی ئافرەت دەدینن خۆیان ئەوە دەکەن ینی خۆیان بشەوەش دەکەن و دەستنە جێی سەرچێشی دەکەن ئەوەشم دیوە ئەوە دوو مادەکە حولیەکانش کە حولیەکانش زۆر جەنازەمان دەرهینایە هێشتا تازە ڕحی دەرچووە دەرشێتەوە دوو لە ڕێ ئەو جەماعەت ینی ئەوانی کە دەخۆنەوە بەسەر خۆشی مەلەوانی دەکەن بە سەرخۆشی زۆرم دیوە ینی هەیە دەرێ برادری بووە خنکایە گوتیتم لۆ مەلەوانتان کرێ گوتی ئەو مەلەوانی کردیەکە بێتەوە تایم خۆی چتنەوە ئاوە ساردە ئەی مەرجە و کەسەی وابزان پێشتر ئەوەشم بینی کەسێک مەلەوانێکی زۆر شارەزاش بوو لە ئاودا خنکاب ینی مەرجە ئەوەی مەلەوان بێ بڵێ وڵات نابێ لە ئاودا بخنچێ خۆ ئێستا منش غەواست موجودمە بن ئاوەش و بتل جاروە لە 15 متر 12 متر بن ئاو بتلە ئۆکسسیین لێ بڕا هەتا من ئەو تاقم و کامل ئەشیا لێ دەکەم و 15 مترش دێمەوە سەر ئاو دەخنچی خۆ شەر دێ مەلەوان بەڵام تو ئینسان لە خۆی ینی مەلەوانە گورچی لێ ڕادەوەستێ یان سڕ دەبێ یان تو کە مەلەوانی بە منداڵی مەلەوانت کردی ئێستا بتێ بە پیری مەلەوان بکە ئەوەش نابێت بەداخۆستەوە
ئەو مەلای خاروک منتیقەی ئاکرێ ئەوە خنکە ئەو هەرماسی گر بوو باشتری مەلەوان بوو بەڵام کابرا کەوتە ناو تەمەن تەواوان وردەورەکە کەوتی ناو تەمەن ئەو دسمە ئەوە نامینەوە گەنج ئستا من هەموو ئاوێک ئاوی ساردم دیوە گەرمم دیوە هەموم دیوە لۆ خۆم بەعد ئاوێک هێ دەزانم کە تەحملێتیان ناکەم ناچم بیان بە خەواسەکە دەچمیان لۆ مەلەوان ناچم ئەوزام حاڵتیەوەش ڕوویدا لەو ماوانەیە ڕابرد و کەسێک لەژێر ئەو مار پێیوەدا بوو ئەوەیان نازانم وڵاهی من بەڕاستیەکەی لە عینی خۆم بڵاوم کردەوە لە تیکتۆک کە سوکارەکەی گوتیان نا لە دەرێ پێوەیدا بوو بەر بووە ناو ئاو ئەنی من نازانم ئەویان تاکید نیم لەوەیان مار نەمبیستیە من لە ناو ئاو پێێتەوە بدا مار ئاویش پێێتەوە بدا ئەوە لە ناکە کە بتکوژێ مار ئاوی هەیە بەڵام ئەو مارە نیە زۆر کەس هەیە ئەنی ئەوە لە کۆمنتەکان دەبینم ڕجاتان لێ دەکەم جەنازە بە هیچ شێوەیەک لە ناو ئاو هیچ دەعبایەک نییە لە کوردستان بیخوا ینی زۆر کەس پرسیار دەکات تەلەفۆن دەکات جەنازە لە ناو ئاو دەعبا نییە لە کوردستان بیخوا بە مەرجێک دەخورێ یعنی کە ئەو جەنازێ تەواو ڕزی ساحێبی نەبوو وەک ینی هەر پشکە گۆشتێکی هەندی دنکەنۆکێکی لێهات هەندی دونکە فاسولایەکی لێهات ئەو کات ماسی دەیخوا بە هیچ شێوێگەوە نییە جەنازێک تو جارێک هێشتا هیچ نەبوو دوو ڕۆژەوە لە بناوە کاکزانەکەی ماسینەی خوارد بێ ئەو کۆمنتانە ڕاگرن دوای ئەو کە سوکاری دەبینن حەزم لێ بۆ ها بەرنامێکی دوورێژ لەسەر مۆزوعانە قسە بکەین ینی داواکارم ئەو کۆمنتانە ڕابگرن یان هەندێکشت هەیە دەبین نەخنکا بێ گەنجێک لە پێش چاوی عالەمە خنکایە و کۆمنتانە چێکە دەبین وڵا نەخنکایە باوەڕ ناکەن خنکای لە پێش چاوی خەڵک خنکە ئەو شتانم زۆر ڕوبەڕوو دەبێتەوە پێم ناخۆشە بەڕاستی لەو هەموو شوێنانەی کە کردیتت لە ژێر ئاو زۆر ئاژەڵێکی دەریایی بینی بێ کە جێی سەرنج بوو بێ لە لای خەڵک لە کوردستان شتی ئاوامان نەخێت ئەو هەناسێ ئەو غەواسە کە لە ژێر ئاو بڵقە بڵقی پێدەدەی هیچ دەعبایەک نزیکت ناکرێت و ئەگەر هەش بێ ماسیم دیوە بە قەدەراتی بڵێن 10 سانتیمێک 5 سانتیمێک دێ هەردێ یاریت لەگەڵ دەکات دووکێکە لێ دەڕوە یاریت لەگەڵ دەکە هیچی چکەی لێ نییە سەگلااومان هەیە سەگلااو ئەو سەگلاوش دەستکاری جەنازە ناکە بەس ماسی دەخوات لە چ کاتێک ماسی دەخوا ئەوانەی کە تۆڕ دەنێنەوە هاوە ماسیگرەکان تۆڕ دەنێنەوە ئەو ماسی کە پێوە بووە بە تۆڕەکەەوە بوو ئەوە دەخوا ماسیشی پێ ناگیرێ خۆشی ماسیشی پێ ناگیرێ ئەوانە دابا سەگلااو هێ سەگلاوی سنووری کوردستان ئاخی گەورەکەی 3-4 کیلۆ هیچ چشکەی لێ نیە لە کوردستان ئەوە نارم حاڵەتێکی کە هەیە من لە خۆم بە چاوی خۆم دیتم جەنازە بۆ نمونە شەوێ سەعات 12 سەعات 1 لا دەداتەوە دەم ئاو دەسەر دەم ئاو جێیشی تەنکاوە بێ ینی ئاوەکە کەم بێ لەوێ دیتیتم ینی من ڕێوی و چەقەڵم دیوە پەنجێکی پێی خوارد بێ ئەوم دیوە بەڵام تو دیێگە ڕۆژدا هات و ئەو سنوورە خەڵک خنکا بێت و بگەڕێیت تاکی بە تووشی دەبێ ئەگە بێتە دەما حەزەکەم باسی ڕووداوەکەی ماوەت بکەین ئەوزام لەوێ 3 تەرمت دۆزیەوە چۆن بوو دۆزینەوەی و 3 تەرمە کە لە تەختەقەوە چوتە ماوەت ئەوە من یەکەم ڕۆژی نەورۆز بنازان بە قورعان 2021 بوو بزانم یەکەم ڕۆژی نەورۆز بوو بڵێن خەڵک لە سەفرە و سیاحە هاتبەوە گەنجێکیان هەولێری بوو زاوای ئەوێ بوو گەنجێکیان دیارە لە سەفرۆشتەکە هاتیتنەوە لەگەڵ کوڕەپورەکان و کوڕغەزووری ئەوانە گوتیتی ئەنگۆ دێنە هەولێر ئێوە دێنە هەولێر چیتان پێویست بۆ من هەلوتانم کرد جێ خۆشتان پێویست بە بردیتانم ئێوەش بمبەنە جێ خۆش ڕسم بگرین یەکوتیان با بڕێن لەگەڵ بەرەبەری ئێوارێ بۆ لە ڕسم گرتن و شت دیار پردێکی لێیە ئەو پردە بە پێ دەپەڕێەوە بگرە پردەکەش قایم بۆ هیچ مشکلەی نەبووە گەنجەکەی هەولێر پەڕیتەوە لەوێ چوتە سەر شاخێک ئەو کالێکی لەبەر بوو کە من جەنازەکەشم دەرکردەوە جەنازە یەکەم ئەویم دیتەوە کالەکە هی ئەوە نەبوو لەسەر جادەی قیرش بڕۆی ئەوەندە لوز بوو لەسەر شاخەکە خزی بوو کە خزی بوو دوانەکەی کەش خۆیان بۆ هەڵدا بوو بەس خۆیان بۆ ڕوت کردبەوە ینی خۆیان بۆ هەڵدا بوو ئاوەکەی ئەوێش ئاوێکی وایە دەسوڕێ و ینی ژێر ئاوت دەخاو دەتبا نەزا کونی گەورە گەورەشی تیا و شاخی گەورەیە هەرتە چیان بزر بوون دەی من وابزانم دوم ڕۆژ بوو زانیم لە کەناڵ دیتم قایم کا کامەران برادەرمە قسەی دەکرد دەیگوت 3 گەنجما ون بووە گومان دەکەین خنکا بێ و ئەوەندە مش برادەرمە تەلەفۆم نەگوتم کا کامەرانەوە چێ گوتی وەڵا کاکزانە 3 کەسمان بزرە جلەکان دیارە نازانین خنکایانە گوتم ستان پێویست بوو لە خزمەتدا مەڵای وابزانم دوم ڕۆژ بوو تەلەفۆنی کردیان 3 ڕۆژ گوتی کاکزانە ئەگەر بێ مەمنونین گوتم باشە چووم جارێک بگرە هەر جەنازەکانیشیان کردە باری حزبایەتی یەک لەو لایە دێگوت فرانە حزب فڕاندیت یەک لەو کەوا بوو منش گوتم کاکە بەخوای
با دەستکەی نێگەڕانەکە سەرەداوێکمان دەستکەوێت یەکیان بدۆزینەوە ئەو جا دەزانین کەوان کەشخنکایە بەسەردا ڕەمەزانش بەسەرداهات مانگی ڕەمەزانی پیرۆز بەسەرداهات گەڕاین من و کوڕەخالێکم بووین گەڕاین بگەڕێ تا ئەگەر غەڵەت نەبم ڕۆژی نوێم هەولێریەکەم دیتەوە ڕۆژی نوێم هەولێریەکەم دیتەوە دوای 6-7 ڕۆژ ڕۆژی نوێم ینی دوای 6-7 ڕۆژ لە گەڕا دەکات قسەکەی تووە ڕۆژی نوێم هەولێریەکەم دیتەوە ئەوە بۆ بەلگە کە تا ئەوان شخنکاین ئەوە تقریبا 800 متر حەبلم لە سنگی خستە بوو حەبلەکەشم کرد بەدەم 800 متر بە مەلەوانی ڕامکێشا هەتا وەکو کۆفتەر هەر لێمانی وەرگرت موبایلشم پێ نەبوو بەس خوا ڕحمی پێکردین دوسێ شوان لەسەر جویان لێ ببووین چکە لەوێ هیچ جادە و سیارە ئۆشتانەی لێ نییە هیچ بەناو ئاوە دەڕۆی هەتا تقریبا 9 کیلۆمەتر دەڕۆی ئەو جات دەتوانی بێ دەرێ و سیارە نزیکت دەکەوێت دەنە ڕێ نییە ئەوەی هەولێریەکە ئەوەی هەر سەعات دەبوو وابزانام کەنالی ئێوەشی لێ بوو سەعات دەبوو دیتمەوە سەعات تقریبا یەک کەشمان دیتەوە هەر ئەو ڕۆژە هەر دوای 3 کاژ دوای جەنازەی سێم برێن ڕۆژی دواتر نا ڕۆژی ئەنی دەکات 2 ڕۆژ دوایەوە 2 ڕۆژ دوایەوە ئەوەی سێمشمان دیتەوە بەس هیلاک بوون بەڕاستی زۆر هیلاک بوون کارە سات بۆ سێ جەنازەیە جارێک بەس لە سەرمان خەری و دەمرین جارە لە گەرمە یعنی جەوەکەی وابوو سەرما و گەرما بوو هەموو دەمولیومان قەرەشتی بوو دم چاوشتمان الحەمدلله توانیمان بیدۆزینەوە بەشێک لە خەمەکانیان کەم کەینەوە ئەو ڕۆژانەی کە تو لەو شوێنانەی بە دوای تەرمدا دەگەڕێ کاتی خەو ئیسراحەتت چۆنە واللهی کاتی خەو زۆر جار دەچینە ماڵان ینی خەڵک مالیان ئاوا بێ لە هەموو لایەک و فەرمومان لێ دەکەن الحەمدلله من ئەوەی بزانم هەر دەمەوێت ئەو قسەیەش بکەم ئەوەی بزانم لە کوردستان هیچ کەسێک نییە وە کوردستان بە ڕوحم بێ لۆ جەنازە و لۆ ئیشی خێر و خێرخوازی من دیتم لە عەرەب لە منتیقەی عەرەب غەواسیان هەیە دەگەڕێن ئەگە غەواسێکی بەناو بانگ بێ سەعاتی بە ملیۆنێک بیدینێت و نەیدینێتەوە سەعاتی بە ملیۆنێک پارە وەردەگرن ئەو جاش لە 2 ڕۆژ 3 ڕۆژ زیاتر خوان هیلاک ناکەن دوای ناگەڕن بە کابرا دەرێ بڕۆنەوە مارە با لە خۆی بێتە سەر ئاو ئەو زەلوتان دەدینینەوە بێتە سەر ئاوکو دەبیانی توێسە جەنازێک کابرا ئەگەر هەر غەواسێک بی بە بەلەمەکەەوە بەس بچێ پێش چاوی کە سوکارەکەی سوکنایەک بە دڵیان دادێ یانی دڵخۆشیێکیان دەرێن ئەوە کەسێکمان لە دەورە بەس توت کابرا تازە خنکای بێ بڕۆ ماڵە دوای دێمەوە چۆن دەبێ ئەوەش نابێ ئەوە مەخسەد نۆبانی کوردستان زۆر بەڕحمە بۆ شتانە بۆ مۆزوع ئەوەی کە گوتت خەڵک چۆن لە هەموو لایەک فەرمومان لێ دەکرێت الحەمدلله ئینسانی باش و بەڕێزمان کارەکانتان بێ بەرامبەرە بە حیاتی الحەمدلله لەو کەناڵەوە دەرێم هەر کەسێک خاوەن تەرمە پارەی یەک پاکەتی دابێتە من بەرامبەر ئەوەی کە تەرمێکم دۆزی بێتەوە بابێ لە یاقم بگرێ الحەمدلله بە حیاتی پارەی پاکەتێکم بەرامبەر جەنازە دەرهینان بەرامبەر کەسێ موبایلم سوتایە چەند جار موبایلم سوتایە کەس خەڵکم لە خنکان ڕزگار کردیە کابرا دەستی جیفانی نەمێشتیە لۆ خوای بکەی بەس هیوادارم ئەلو کەناڵەوە دەرم هیوادارم ئەوانەی کە هەبوونن ئەوانەی کە دەوڵەمەندن نازانم هەر کەسێک لە خۆی ڕابدینێ من شخصی خۆمە و قسێ دەکەم نازانم لەو قسەی خۆم بەرپرسم بەلەم و مەچینەیەک یەک بەلەم و مەچینە لە ناو ئاو بسوورەتەوە هاوینان وابزانام لە حەدیث شێ دەرەگە کەسێک لە خنکان ڕزگار بکەیت بەقەدەر شتێکی گەورە باز دەکرێ بەلەم و مەچینێکی چاک 2 بتلی ئۆکسسیجینیان ئۆکسسیجینێک هەد بێ دەوڵەمەندێ بیکڕێ بۆ من نا بۆ غەواسێکیکەی بکڕێ لەو بڕوایم خێری لە مزگەوتێک زیاترە بەس بەداخۆ خێری ئێستا هەموو بووی تەڕیایی ینی دنیایی کابرا کۆمپانیا تەلەفۆنی بۆ من کردیە دەڵێ کاکزانە چیت پێویستە بۆت دەکەم ناوی کۆمپانیاکەمی لێ دەنووسم لە بەلەمەکەم لە کەناڵەکانش ناوی کۆمپانیاکەم بینە وتم کاکە شتم ناوێ و هەلۆ خۆت بێ من نامێ واللهی ئێستا هەندێک شت هەیە هەندێک شت کڕیتم سوێن بەخوا لە مەعاشی خۆم ینی مەعاشەکەی من تایبەت بەو غەواسیە نییە لە مەعاشی خۆم لە قورگی ماڵمداڵەکەم بڕیە بە غەواسمدایە بە ئەشیامدا لە زین بۆ لەبەرەوەی من الحەمدلله ناو خەڵک ناسراوم یعنی کەسێک لە هەر جێک دەخنچێ کاکە زانە پێمان بگە من ئەگەر بە قەمیس و پانتۆڵێکە بزم کابرا منی بۆ چییە تەبعاً دەبی پێداویستیت پێ بێ بۆیە داواکارم ئەوانەی کە دەوڵەمەندن یان هەبوونن بانایی چەند جێیشیان پێ دەرێم لە بەغدا و لە بەسرا بگرە لە کوردستانش بەلەم و مەشینێک بکڕن هەر لۆ خێرخوازی کاک ئەو ڕۆ لەوان قەوما سبەی لە تو دەقەومێ سبەی لە کەسوکارە دەقەومێ جاش لەو جەنازانەی ماوەتەوەش
دەمێ ئەوش بڵێم لەو جەنازانەی ماوەتەوە لە مدیرەکەی خۆم مقدم ڕوکن نیهات لیوا یەکی پاراستنی سلێمانی تیمێکیان دروست کردێ لەوێ مەسوول غەواسم لە سنووری سلێمانی بەڵام مدیرەکەشم زۆر پیاوە مەردە سنووری بۆ دانە نایم بڵێ کاکە تو بۆت نییە بچێ سنووری هەولێر یان بۆت نییە لەکوێ کەسێک ئیشی پێمان بێ خزمەتکاریانین لە هەر جێک ئیشیان پێما بێ ئمە خزمەتکاریانی بەڵام معاشی من و دەوامی من ئیشی بەناو ئاو نییە ئێمە پێشمەرگەی بەرگی فراکەوتین ئیشی بەناو ئاو نییە ینی ئیشی بە غەواسی نییە بەڵام لە سەری برێن خۆمەوە کاگنی هات حڕکرایم لەگەر لیوا ڕزگار فەرماندەی بەرگی فراکەوتن حڕکراین کە ئیشە بکەین سارێکیان داوە پێم و کارمەندێکیان داوە پێم و بەردەستی ئەو خەڵکە بکەین ئەوانش بە پێی توانە هاوکارم بوویتن بەڵام بۆ هەموو جەنازێک کابرا لە ساڵێکە لە هاوینێکە 150 کەس کەس دەخنچێ هەر جەنازێت و 10 ڕۆژ بڕۆی دەکات چەند هەر جەنازێ 5 ڕۆژ بڕۆی دەکات چەند ئەوان بگرە لەوەی دەرێن دەوامەکەم مەکە زۆر جار لە بەنزین و لە شت هاوکاریم دەکەن بەڵام هاوکاری وەڵڵاهی ئێستا هەر کەسێک بێتە سەرخەل لە ئەو مەوزوعی من بابێ دەنێرم ئێستا بەلەم مالە ماڵەیە مەشنی پێوە نییە هیچ کات هەبووە لۆ تەرمەکچوبی نەهات بیەوە هەتا تەرمەکە دۆزیویتەوە بەڵێ یان نەخەوت بیێتە تەرمەکەی نەبینیەوە نالۆ خەو ئەوە نا بەڵام 5 ڕۆژ لە ڕانیە بووین گەنجێک خنکا بوو ژن مداڵی هەبوو هەر برێن تەمەنەکەی گەنج بوو 5 ڕۆژ لێ بووین هاتمەوە لۆ بەیانیەکە یەکە خنکە هەر لەوێ یەکشە لە ماڵێ بم هاتمەوە دیسان 5 کە لێ بووینە تاوێجی تراوە هاتمەوە ساعت 7 وارە گەشتمە ماڵێ گەشت بۆ مارە بەلە مشتەکەم لە تەختەقدا ناو گوتماری ئیسراحەتێکەکەی سووتان لە بەڕۆژ سعات 2 شەو تەلەفۆنم لۆ هات لەبەر زیڕەزیڕ ژن هیچ حالی نەدەبووم بەس دەمزانی حادیسێک بووە بەستێ نەدەگەیشتم ئەمە شەرەوەندەم پێ گوتم کاکە بەس مۆبایلەکە بدەن دەست کەسێکیکە وەڵادایان دەست کەسێکیکە دیار بوو حالی کردم وتی کاکزانە دوو برا ئێستا پێکەوە خنکان لە دوکان لە دوکانی سیاحی ێ باشە بەو شەوە چ بکە هیچم بەس زانیم ئاوەکەی ڕوونە ئاوی دوکان ڕوونە یانی لای تێکت پێ بێ دەتوانیت تیشی لەگەڵ بکەی سعات 11 گەشتمە جێ دەستم بە گەڕان کرد سعات 3 شەو یەکیانم دۆزیەوە یەکیانم هینا دەرێ بەو شەوە بردم لە خەستەخانە دامنا لە خەستەخانەی دوکان مستەشفای دوکان گوتیان کاکەوە مردیە ئێمەی ئیسحافمان هەیە ئەوی ئیسحافەشی بریندارە بە خۆتامی بەنە سلێمانی کتابیان لۆ کردم و بە سیارەی خۆمان لە ڕای خوای بردمانە سلێمانی خۆشیان کە سوکارەکان هەندێکیان لەگەڵم هاتن بردم لە ناو سەلاجێیان بەڕادەشی لێ دامانە تەرمەکەی هەتاوەکو ئەوەی دومان دۆزیەوە ئەوەی دومش سعات 2 دۆزراوە ئەوجا چوینە ماڵێ ئەو سێ 4 ڕۆژی پێ سایەک کەش خنکاوە ینی ماڵێکم دەدینم هاوینان ئەی وابزانم لەگەر زۆربوونی گەشتیار خاسن لەو ساڵانەی دوایی لۆ کوردستان تەرمی عەرەبیش هیچ کات دیتی زۆر تەرمی عەرەب لەو شوێنە گەشتیارانە بڵێ ئارەڵا تەرمی عەرەبشم دۆزیتەوە و تەرمی سووریشم دۆزیتەوە و کوردم دۆزیتەوە وەرە هەموو شێوازێکمانیتەوە بەس ئەو عەرەبانەوانەی کە دێن زۆری لە جنوب بۆ دێن لە بەغدا و لە بەسراوە دێن زانی من عەرەبیەکە لی تێدەگەم بەڵام بە تەواوەتی نازانم قسەی پێ بکەم زارا بە کەسێککە دەمدەم کاکە پێی بڵێ ئەو ئەو هاوها دەرێدە باشە توش بەزانە بڵێ ئێمە لە جنوب بۆ دێن لەو گەرمادێن لێرە خۆمان فێنکەینەوە ئەگە مەلەوان نەکەین چییە ئێمە دەرم کاکە بچێت جەیەک مەترێک بێ بڕۆ لێ خۆل دەقم کە تو بۆ دەچی ناوەڕاستیەوە ئارە وڵا زۆر جار شتانمان بەسراتی بابەتی سەر و جادوش بابەتێکی باوە لە ناو ئاوەکان لە ژێر ئاوەکان هیچ سەر و جادو دوبینیوە ئەوە زۆر پێم خۆش بۆ پرسیارت کرد ئەرێ وەڵا بەداخەوە ئێستا ئیشی سەحر و جادووە ئەوەی کە تەلەفۆن دەکە بەدزیەوە تەلەفۆن دەکەن ینی شتەکە بەدزیەوە لەوە من لە خۆم زۆر جار حکومەت ئاگادار دەکەمەوە بەدزیەوە ینی بۆ نمونە دەچمە هەر سنوورێک باسپای مدیر ئاسایشەکەی برادرم بێ مدیر پۆلیسەکەی برادرم بێ خەبەری دەدەمێ دەرم کا کشتێکی وا هەیە بەڵام حەز ناکەن مەوزوعەکە بە تەواوەتی زۆر جار بە لە دەرمی نایتەوە سەحر و جادو لە شارێکەوە کابرا لە کەرکک لێی کرا لێوێ لێ کرا ئەوەی کە لێی کردیە دەیکاتە ناو زنجیرێک و ناو تۆپەکلیلێک و یان دەیکاتە بوو کە شوشێک و لە پشتەوە بوو کە شوشێک دەست و قاچی دەبەستنەوە بەدا و پڕی دەرزی دەکەن و دەکەنە ناو جلیکانە قوم و هەری دەنە جا ئەوەی کە لێی دەکرێت خۆشی دەزانێ مەوقعەکە یعنی ئەو مەلای مامۆستا باوەڕم بشتاننەوە بەڵام بە چای خۆم دیتم مەلایەکە لەگەی دەرێ کاکزانە ئەلێر دابەزە سویتمە بنیت هاو هینایتمە دەرێ یعنی سەرمینە قفڵ و زنجیری پێوەیە بوو کە شوشەم
هینایتە دەرێ زۆر شتم هەیە بەڵام لەبەر منداڵەکانی خۆم بچووکن هەتا ئەو ماوێش دوسێت کەنالی کە داوان لێکردم وتیان دەمانێت بەرنامێک بکەین مەجارم نەبوو لە بەجەنازە شتەکانم لە جێیچکەدانایە هەندێک لە بووکە شوشە و قوفڵ و سنجیر و شتای بەتال کرایتەوە ینی ئەوان دەرمینایتەوە مەلایەکە بەتا ئافرەتیا هینایە لە کەرکووکەوە بە بەتانی هینایتیان کە هینەکەم دەرهینایە و زنجیرەکەم دەرهینایتەوە یان جلیکانەکەم دەرهینایتەوە و ساغ و سەلیم و بردیتیان وەک ئایبینە ئەو شتانە زۆر زۆر باوە ئێستا زۆر ینی منەکو غەواسێک کابرا بە دزی و تەلەفۆن نەدەکا کاکزانە شتێکی وایە ینی لە مۆزۆی سەر و جادووە و شتانە هەبووە کە کەسێک تووشی و حاڵتەوی بەخۆی هاتبیتە و شوێنە گوتبی جادووەکە لە فڵان شوێنە نا کابرا لە شارانە بڵین لەگەر ئەو مامۆستایە نازم دادەنیشن چۆن چۆنیە بە قورئان مسەری دەراگەم بەس تەلەفۆن لۆ من دەکرێت دەرن کاکزانە ڕزایەکمان لێت هەیە داوایەکمان لێت هەیە لە فلانە ئەگەر خۆت بکێ بن ئاو بزانانی هیچی لێیە کاب نەخۆشەکەش دەینن ینی نەخۆشەکە دەینن بێتاقەتە ناو سیارەکە کزە کە دەینە ئەو جێوەگەەوە بیانی مریشکێک سەر بڕی و سەری بڕی بەڕلای دەکەی هەر دەپەڕێ ئەو های لێ دێ ئێریان دەچێ بن ئاوەکە دەینێ دەبێت شتێکی بەسی دەبێت کە دوو قاقەزی تیا و سنجاقی پێوێ نازم چۆن چۆنی ئەوشتە ملی نازانم ئەمەلایەکە هەندێک ئای بەسەردا دەکا و ئەو ئافرەتەوە لێ دێتەوە زۆر زار لە ئافرەت کرا ئەوانی زۆربەی سەرەکان ئافرەتە تقریبی چەند حاڵەتت دیتیاتە ئێساوەی بە چاوی خۆت تقریبا نۆ حاڵەت دە حاڵەتم دیوە نۆ حاڵەت دە حاڵەت لە مۆزوعان هەر نۆ حاڵەت ئاگداریان کردی و یان هەبوو خۆت دیتبێت تەلەفۆنم بۆ دێ خۆم چیت مەسەر مۆزوعەکە بەڵام ئەوەندە لەوانێت جێیکانی کەش هەبیان هی کەشم بیستیە برێن لە شارەکانی کەەوە بووە دەڵێن کاکزانە لە تەقتەق لە قەبستان لە فرانە زێدانرایە لە خۆی نەخۆشەکە دێنێ ئاین تەواوە دەکەنە پشت سەری قەبر هەنی ئەو شتانم زۆر دیوە ئەو مۆزوعانە سەبارەت بە جەژن و بۆنەکان و بە تایبەت نەورۆز و یان ڕۆژانی پێنجشەم و هەینی کە خەڵک بۆ گەشت دەستنا و دەشت و دەرەویان شوێنانێک کە ئاوی لێە ئەو کاتانە حاڵیت کووە ئەو کاتانە من نەورۆزان تەبان لەگە ماڵم داڕەکەی خۆم هەلە دەم ئاوەکەم هەلە دەم ئاوم لە تەقتەق بە بەلەمەکەم پێ بەلەم دایم پێ دوو بەلەم ئەگەر لە سنوورەکەی خۆم خوا نەخواستە حادیسێک ڕوو بدە ئەوە لێ مەوجودم بە جلو بە هەرچێک بێ و کێشەم نییە لێ مەوجودم لە جێەکانی کەش ڕوو بدە هەتاوەکو دوای نیۆڕۆ ئەو جێژنێش ئەوە هیزە و جێژنەیمان نەکردوڵا ناو ئاو بووین لە خەبات بووین چکە من یەک تەبعەتم هەیە کەسێک کە دەخنچێ وەک گوتم خنکانەکە نا بەس کە سوکارەکە یعنی من بزانم داک و بابی لە دەم ئاون وەڵی باوکم ئەو جێژنێم ناوێ دەچم لەگەڵ ئەوان ئەو جێژنێ ناو ئاو بوویم ئێستا ئەو جێژنێ لە ناو ئاو بوویم هەتاوەکو مەلای ئێوارش لە دوو جەنازەگەڕای وابزانم بابەتێکم دیت هەر لە سوۆسیال میدیای خۆت داد نابوو باوکێک کوڕەکەی هەر لە باوەش بووە لە ژێر ئاو پێکەوە خنکاون ئەوە لە مەوزوع ئەوە هیم بوو منتیقەی لای دێگەڵە بوو لای دێگەڵە وابزەم لای دێگەڵە بوو تەلەفۆیان لەو من کرد بەڵام گۆمەکە ئەوە نەبوو ینی غەواز بزی دیار بە هەرمەتەکەی خۆیان دەریان کرد بۆ هەروێ غەواسی لێن هەر مەلەوانش دەریان کرد بۆ کە سوکاری ینی بەنامە حالیان کردم و گوتی منداڵەکەی لە ژێر ئاوش هەر لە باوەش کردیە ینی بگرە کە لەوانەیە بابەکە زانی بێتی دەخنچێن و بەو شەوە کەس نەبوو بەهانیانەوە بچێ منداڵەکەی لە باوەش کردی ئەرە وەڵا بەوەیان زۆر ینی پێی تێکچوم بریات تەسویر ڕێکشتێکیم لا بووە هیچم لا نەبوو بەس بڵاوم کردیتۆ لە سوشیال میدیای خۆی وەبزانام جگە لە تەرم سویج و مۆبایلی ئەوشتانەش لە ژێر ئاو دەبین بە قورئان حەزم بە شتانێ بەس وەڵی تەکلیف ئەرێ وەڵا سەعات 11 شەو سویجی سیارەمان دەرهینایتەوە کابرا بەری دایتەوە لە مۆبایلی ئافرەت زۆر جارکان مۆبایلم دەرهینایتەوە کوڕەکەشم ئێستا بوویتە فلیم بە مۆبایل و ئافرەت تشتی خەڵک دەویستم باسیەوەی بکەم وەبزانام ئێستا کوڕەکەشت دەوێ بە دوای هەنگاوەکانی بابی بکەیت وەڵاهی کوڕەکەم تەمەنی 12 ساڵە حەزم لێ نییە لۆ جەنازە شت ئێستا لەو کاتێ ئێستا بەڵام بۆ مۆبایل و شت جێیەک زۆر قوول نەبێ پێویستی بە غەواز نەبێ ئەرەوڵا دەری دەینێتەوە دەچی هاوکات چەند جار تەسویرشمان هەیە وابزانم کوڕەکەم خەرچی لە خنکان ڕزگار کردی لە خۆی بەلەم توانای هیچی نییە نامشی توانای هیچی ئەوەی نییە زەلام برن بکە بەڵام بە بەلەمەکە دەستە بەردەمی کابراک تۆز مەلەوان بگری خۆی بەلەمەکۆ دەگری و ناخچی ئەو شتانە دەکا وابزانام کتێکی شتەیە تووشی نەخۆشی شەکرە بۆ لەو ماوەیە وڵا بەداخەوە دوو کچم هەیە یەکیان سپاس بەخۆ ئایبینێ یەکیان تەمەنی 4 ساڵ و شتێکە ئەوە ئەویش هە لەسەر جەنازە دامنە لەسەر ئیشی جەنازە دامنە ئەو کچە
ئینتیهابی خوێنی بەرز ببوو بردم بۆ خەستەخانەیەک دیار بوو دکتۆرەکان زۆر لەو مەزبوطانە نەبوون 4-5 بیان خوێنی لە بەتاکەن ئەو منداڵە ترسا لە ترسوارە وڵات تووشی شەکرە بوو ئێستا بەڕاستی ینی زۆر ڕێگرە لە ئیشەکەشم جارێک دەڕواتە 500 جارێک دەرزی ئەنسۆلینی لێ دەمدێتەوە سەر 76 ئاگای لە خۆی نامینە ینی پێم کۆنتترۆل ناکرێت بوویت مەفلیم بەدەستی و بەڕاستی این چه ئەستەکتێ ئەو کاتانی کە بەجێ دێڵی لە ماڵەوە بۆ دۆزینەوەی هینایتم ئێستا هاتیم لەوە جەنازەی خەبات لەگەڵ خۆم هینایتم دڵم نایە بەجێ هێلم ینی داچی دەرێ من ناوێرم دەرزی لێدەم و تا دەبی خۆم دەرزەکەی لێدەم ناکرێت خۆ من بچم لە جەنازەی خەڵکو و کەسێککە بێ حیمایەتی کچەکەی من بکە ئەوەش ناکرێت ئێستاش هەر لەگەڵت ئێستاوا لەگەڵ خۆمە هینایتم لە ماڵی خوشک من ئەلێرە دەمێککە دەچمەوە دەم ئاوەکەی خەباتە تا ئێوارە دیسان دێمەوە لای دەرزیشتی لێ دەدەم بۆ ئەو کارێک کە تۆ دەیکەی کاری غەواسی ئەو کەرستانە کە چین پێویستەکە هەبن بۆی بتوانی کارەکەت بە باشی ئەنجام دەی کاکە گیان و کەرستانە بەلەمێک مەچینێک غەواسێک دووسێ بتڵ ئەو بەلەمە شەر دێت و جاروا هەیە جەنازەی پێ بدۆزیەوە جاروایە تو دەگەڕێی کەسێکی پێ لە خنکان ڕزگار دەکەی بەدەیان جارەها ڕۆژیتم گوتیتم کۆرە بعد هەر پیاسێکی ناو ئاو بکەم با 5,000 بەزی تێکردێ بە قورئان ژن و پیاوان پێ لە خنکان ڕزگار کردی خەریب بخنچن هەردووچیان هەر لە ڕای خۆی یعنی تو خۆشەر دێت و ئیلە جەنازە بەلەم و مەچینێک ئێستا هەر کەسێک دەوڵەمەندێک خێرخوازێ بیکرە بالەمانی خۆی دانێ ئێستا لەو ئەو جەنازەی خەبات 50 بەلەم ئیشکە هەرکەمە 50 بەلەم ئاو زۆرە کاک تو هەقونسکە بگری لەوانەیە ئێستا و جەنازەی ئەگەر بۆ نمونە لە دار گیر بوو بێ ئەگەر لەوێش گیرنەوە بێ ناو بەردانە بە هەرچەندە گومانی سەتانەوە ناو بەردانەیە ئەگەر لەوێ جینەوە لە جێکی لە دار گیر بوو بێ لەوانێت دەستی بە پەرمە پەنجێکی بدینی لەوانێ پەنجێکی مەسافەی بستێکی جێیەکی بدینی دەبی زۆر بە وردی بکەڕی ئەو زانیمان لە هاوینان ئەنگۆ حاڵتانە بەس لە زستانان چی دەکەن لە زستانان باشترە بەڵام زۆر جار هەیە بڵێن لە مەنتیقی خەبات لە خەبات لە خۆم دیتیتم لە جێیەکانی کە کابرا نەخۆشی سەرعییان خۆی بە ئاودادەیان لافاو بەس زستانان ئاوی خەبات ناڵێم ئاوی تەقتەق و دوکان دەڵێم هەر کەسێک زستانە بخنچێ بە 2 شەو 3 شەو دەدرێتەوە لە هاوینان بە 10 شەوی کەمترتیانێ مەگەر چۆن ینی ئەگەر لە گۆم نەبێ و نەزانیت کوێ 8 شەو 10 شەوی دێت تا بۆ گەندەکە تا سەر ئاو دەبێت بە زستانان بە ئیرادی ڕەب العالەمین بەحرەکە ژێری گەرم دەبێ سەری سار دەبێت ینی و ئاوش ژێری دێتە خوارێ کەواتەوە ئاو گەرمە زستانە من لە خۆم مانگی دوازە جەنازەمان دیتیتەوە لەگەڵ برایانی بەرگری شارستانی دوکان بە 2 شەو پەلمە عەرەبێک بوو تۆژنەوەی تەرم بەزستانان ئاسانتریان بە هاوینان ئاو بۆ ئاو دەزانێ منتیقەی خەبات زستانان ئاوی سارترە لەبەرەوەی ئاوی بەفراوی قەندیل و ئەوانە تێکەدەبێت و ئاو سارترە لە ئەوان زەحمەتە زستانان دەبێتە لافاو چکەوە هیچ بەنداوێکی نییە هیچ ئەوەی نییە ئەو ئاوە گلداتەوە لا ئێمە ئاسانترە لەوێ ئێستا لەو حاڵەتی ئێستاش ئاو بۆ ئاو فەڕ دەبینێ ئێستا لە ئێستا بە دواوە لە مانجی یەکی حوت بە دواوە تا دەگاتە مانجی 11 منتیقەی خەبات دیتنەوەی تەرم ئاسانترە چکە بە 2 شەو 3 شەو لە خۆی دێتە سەر ئاو وردە وردەوایە کەمیشە کەم دەکا بەڵام ئەو جارە هیلاکەتەکەمان دێتەوە منتیقەی دوکان و تەقتەق منتیقەی دوکان و تەقتەق ئاو زیاد دەکەن لێکی حوتەوە ئاو زیاد دەبێتەوە بزانام 2 ڕۆژە زیادی کردێکە هەڵە نەبم لەبەر جەنازە مەزانێتم شای ئاوە کەشکەین بەس دوێنێ کوڕەکەم دێگو بە ئاو زۆر زیادی کردیە هەرچەندە ڕووداوی لافا و لە کوردستان بۆ ڕێژەیە نییە کە خەڵکی زۆر تووشی خنکام بکە بەس لە کاتی لافاوەکان ئێوە لە ئامادە باشیدا نابن من بە بەردەوام بە خۆم و سیارە و بەلەمەکە لە ئامادە باشی بەڵام لافاو کەمترەوە نیان تو برێن خەڵکەی زۆر بەس وڵا مابزانام ئەو ساڵ بوو دوانسیانەژی لە دوهۆک و زاخۆ برد ئەی تیکتۆک وابزانام لە تیکتۆک زۆر چاڵاکی تیکتۆکەکەت باش بەکارهێنایە بۆ کارەکە هەم لە ڕووی هۆشیارکردنەوەی خەڵکی و ئەو کەسانەی کە لەسەر لایڤی تیکتۆکەکەتن بەردەوام هۆشداریان پێت دەی و پێیان دەڵێ کە چی بکەن طبعاً ئەو تیکتۆکەی خۆم زیاتر هانم دەدا کە هاوکاری خەڵک بکەم ئینسانی بەڕێز و چاشی چیایە ئینسانی خراپشی چیایە ئینسانە خراپەکە بەبێ ئەوەی بیناسی دێت نێوێک دەدا و دەڕوا ناشی ناسی دەچیتە دەچێت بنج بناوانی لە 10 ساڵ زیاتر نیە تەمەنی ئینسانە بەڕێزەکانش بەردەوام لە خوشک و براکان بەردەوام دوعای باش دەکەن بەردەوام
پشتگیری خۆیان بە هەر زۆرە بێ دەردەبڕن و ئامۆژگاری خەڵک دەکەم پۆستەکانم زۆربەی ئامۆژگاری خەڵکە ئەگەر ئامۆژگاری خەڵک نەکەی لەو کەناڵانە و لەو پەیزانە لەوانەیە بگاتە 300 کە ساڵانە بخنچ ئەوجا ئێستا پار 150 شتێک خنکەوا بزانم بەخوا ئەو سەر زیاترش دەبێت من هەر ئەوەنە دەرێم خنکانی هەموو کوردستان سەرچەکەی مەزبەحە زیاتر بەچی ئاگدار دەکرێەوە لە ئەوەی کە تەرم لە شوێنێکی نەدۆزراوەت و لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکان یاخود پەیوەندیت بۆ دێ لە دیجلە و فرات تەلەفۆم لاتیە دەرێ صفحة تيك توك بعربي دليل تيك توكات اللي عمل رقم كم لسه تيك توك كيه ولفيسبوك واشتكشم فيسبوك كم سيويك تيك توك كم واب زانم بويت الصوت وهشتاو نوكي لهلا وانا نخلق ديديني کاکزانە زۆر خۆشحاڵین چاود ماز دەکەم سپاس لە لە خزمەت دام دەستان خۆش بێ سەلامت سپاس. عزیزەکەم